خۆپیشاندان و مانگرتنی دانیشتوانی قەزایی دەربەندیخان گەیشتە قۆناغی ئەوەی حکوومەت جوابیان بداتەوە و داواکاریەکانیان جێبەجێ بکرێت. ئەگەرچی ئەمڕۆ خۆپیشاندەران 48 سەعات مانگرتن و داخستنی بازاڕیان ڕاگەیان، بەڵام قایمقامی دەربەندیخان بەڵێنی جێبەجێکردی داواکاریەکانیانی لەلایەن جێگیری سەرۆکی حکوومەتەوە پێڕاگەیاندن. مافە سەرەکیەکەمانە کە داواکاری ئای خواردنەوەی پاکە ئەو بەڵێنەی بەڕێزیان کە بە ئێمەیاندا بەڵێنەکەیان هاتووەتە دی و ئەو پارەی کە دیاری کراوە بۆ قەزای دەربەندیخان پارەکە ئامادەیە، بەڵام بەهۆی هەندێک لە کۆمپانیای ناوبرایی جێبەجێکار کە هەندێک مەرجی داناوە نەگەشتنەتە ڕێکەوتن، بەڵام بەڵێنی ئەوان ئەو 10 ملیۆن دۆلاری کە بۆ دەربەندیخان دانراوە ئەمڕۆ بەڵێنیدا کە لەلایەن نوێنەرایەتی خەڵکی دەربەندیخانەوە ئەو پارەیە بە چی زەمانێک خەڵکی دەربەندیخان بوێ بخرێتە زەمان و بخرێتە خزمەتی خەڵکی دەربەندیخانەوە. خۆپیشاندان داواکاری هەیە، ئێمە نامارێ حکومەت. خەڵکی شارەکە دەڵێن پەیام و بەڵێنەکانمان پێگەیشتووە، ئەگەر داواکاریەکانمان جێبەجێ نەکرێت هەر لەسەر شەقام دەمێنینەوە. ئیسەکە حکومەت بڵێن کاخۆبا ئەم بەڵێنەی داوە هیوادارین جێبەجێ بکە، زۆری وە خۆشم سێقەشم هەیە جێبەجێ بکە. ئەمە هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەی شەید تۆفیقە لە قەزای دەربەندیخان. ماوەی 6 ساڵە بەهۆی ڕووداوی بوومەلەرزەوە هیچ جۆرە نەشتەرگەریەک لەم هۆڵە ئەنجام نەدراوە. لەگەڵ دەستپێکردنی خۆپیشاندانەکانی قەزای دەربەندیخانیش نۆژەنکردنەوەی ئێرە بووە یەکێک لە داواکاری خۆپیشاندەران. بە بڕیاری جێگیری سەرۆکی حکوومەتیش لە ئەمڕۆوە ئەو داواکاریە دەچێتە بواری جێبەجێکردنەوە و هۆڵی نەشتەرگەری نەخۆشخانەکە نۆژەن دەکرێتەوە. دوجار خۆپیشاندەران پەیامی جێگیری سەرۆکی حکوومەتیان وەرگرت و گەیشتن بەو بڕیارەی کە کۆتایی بە خۆپیشاندانەکان بهێنن. ئێستا ئەو پێشنیارە لە بەردەمی هەموو خەڵکی دەربەندیخانە ئەوەیە 10 ملیۆن دۆلار حکوومەتی هەرێمی کوردستان لە سلێمانی بەڕێز نووسینگەی بەڕێز کاکوبات تاڵەبانی تەخسیسی کردووە 10 ملیۆن دۆلار بۆ تەواوکردنی پرۆژەی ئاوی پاڵاوتنی دەربەندیخان. دانیشتوانی دەربەندیخان دوای 30 ڕۆژ دان بە خۆداگرتن و خۆپیشاندان بە شێوەی مەدەنیانە گەیشتن بە ئامانج و کۆتاییان بە ناڕەزایەتیەک هێنا کە وەک خۆیان دەڵێن 30 ساڵە کاری بۆ دەکەن. شاخەوان محەممەد، کورسات نیوز، دەربەندیخان.